شەهید مەلا عەلی ئەو شاعیرەی لە پەنای پەتی سێدارەشەوە بۆ نیشتیمان و ئەوینەکەی دەگەڕا. شوێکی قەندی هێنایە گریان دڵای ماتودی چەشنی بخوردوا بوو خۆی دەسووتا و بۆنی دەدا بە ئێمە چەشنی کانی بوو سینەی خۆی دەتەقی بەڵام ئەو تینوێتی ئێمەی دەشکاند لە هەناوی بیابانی زیندانی موسڵدا هێشتا پەیوی هەبوو بۆ ئێمە و بۆ ئازیزان هەر لەو کاتەی بۆنی مەرگ و پەتی سێدارە چاوەڕوانی دەکرد خێرا و بەپەلە بوو بۆ مەرگ نا بەڵکو بۆ ئەوەی تا مەرگ دەگات ئەو پەیامەکانی بگەێنێ نابوتی واقعی ئەو کات گەردەلولی زوڵمی ئەو کات نەیتوانی داری مەلا عەلی لە بن دەرکات و جوانیەکانی نەهێڵێت ئەو تا ئێستاش بە سەوزی لە ناو خەڵکدا بە یادگاریەکانیەوە دەژی لە ناشرینترین شوێنی دنیاوە بە جوانترین ئیرادەوە خامەکەی هەڵدەگرێت و دەنووسێت کە ڕێیان داوی بۆ یەکجار تخوا ئازیز دیدەنیم کە چەند ڕۆژێکم وەرزی بەهار ماوە بێوادە هات پاییز خەزەڵ وەرە تخوا وەرە دیدەنیم کە مەولود ئەحمەد ناسراو بە مەلا عەلی ساڵی 1953 لە قەزای ماوەت سەر بە ناوچەی شار باژێر لەدایک بووە دەستپێکی خوێندنی لەسەر چنار و ماوەت و چەرمەگا بووە ئەو شوێن گۆڕینە پەیوەستی سیاسەتی بەعز بووە لە ڕووخاندن و سووتاندنی لادەکان ساڵی 1970 بۆ 1972 پەیوەندی دەکات بە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان ساڵی 1974 دەکرێت بە لێپرسراوی ڕێکخراوی تۆڵەی سەر بە ئەو کۆمەڵەیە ساڵی 1975 بۆ 1976 دەچێتە زانکۆی سلێمانی و لە کۆلێژی ئەدەبیاتی بەشی کوردی دەست دەکات بە خوێندن بەڵام دوایەوەی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەردەچێت دەستبەرداری خوێندنەکەی دەبێت سی کانونی دووەمی ساڵی 1970 لە کاتی ئەنجامدانی چالاکیەکی پارتیزانی لە پاڵ دکتۆر مارف لە ناوچەی سوورداش لە گوندی کرژە لەلایەن بەعسیەکانەوە پێیان دەزانرێت و دەستگیر دەکرێت شەشی مانگی شەشی ساڵی 1970 لە دادگای هەیئەی خاصەی کەرکووک بڕیاری لە سێدارەدانی بەسەردا دەسەپێنرێت 45 ڕۆژ دوای دەرچوونی فەرمانەکە لە شەوی 22 لەسەر 23 تەموزی 79 لە زیندانی مووسڵ لەگەڵ دوو هاوڕێیتری بەناوەکانی ئەڵوەند عومەر حسێن و عەلی عالی حسێن لە سێدارە دەدرێت شیعر و هەڵوێست کۆکراوەی هۆنراوەکانی شەهید مەلا عەلیە زۆرینەی هۆنراوەکانی لە زینداندا نووسیوە و بە دێڕێکی تۆختر لە هۆنراوە و نامەکانی لە کۆتایی پەڕەکاندا دەینووسی زیندانی مووسڵ بەشی سێدارە یاخود دەینووسی بەشی خنکاندنە